عزیزان بوونی خزمەت لە کۆمەلگادا بێگومان هەروە ساد و سانە نایەتەجێ بەڵکو بە خەمخۆری و دڵسۆزی کەسانێک کە شەو ڕۆژیان خسۆتە سەرێک و ماندوو دەبن ئەم هەوڵانە جێ خۆی دەگرێت و کاریگەری بێت و ڕنگدانەوە بێ لەسەر کۆمەلگا جا لەناو کۆمەڵی دادگەریشدا هەر لە سەرەتای ڕاگەاندنی و لە سەرەتای دروستبوونیەوە هەتاوەکو ئێستا ئەتوانین بڵین چەندین کادر و ئەندامی دڵسۆز لەناو ئەم لایەنە سیاسیە بوونیان هەبووە و خزمەتێکی بەرچاویان کردووە و توانیویانە ڕۆڵێک کاریگەر بگێڕن و ئەگەر لە شوێنانی تر بە بەرژەوەندێکی مادی کەسانێک خزمەت بکەنەوە ئەمان لە پێناوخوای گەورە بۆ خزمەتکردنی گەلوونەتەوەی خۆیان ئەم کاریان کردووە و بەبێ و چان هەوڵ و تەڵەقان زاوە بۆ ئەوی کە کاریگەریەکی باش بەجێبگەێنن و هەتاوەکو ئێستاش بە شێوازی جیاواز لە نێوان لە ڕخراوە جەماوەریەکاندا لە نێو بنکە و بارەگاکانیە بەبێ هیچ هەژمونێکی حزمی ببێ هیچ جیاوازێکی بیر و ئایدۆلۆژیا دەرگای کراوە واڵا بۆ هەموو چین و توێژێک لەناو کۆمەلگادا ئێمە باس لەو خزمەتە گەورە دەکەین بە میوەداری بەڕێزکاو پێنجێنی ڕۆژنامەنووس و کادری کۆمەڵی دادگەری لەم تەوەرەدا مامۆستا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان پیرۆزبایی ئەم یادت لێ یەکەین سپاس بۆەوەی کە لەگەڵمان ئامادەی پێمان بڵێ دڵسۆزی ئەندامێک کادرێک لە ناولایەنێکی سیاسیە چ گرنگیەکی هەیە و بەتایبەتیش لەناو کۆمەڵی دادگەریە. بسم الله الرحمن الرحیم. من ئەم یادە پیرۆز دەکەم لە هەموو ئیسلام خوازێک لێەوەی بەڕێریش. وەڵام من پێشتر لەگەڵ کاکدانیار وا ڕێکەوتین کە مەسەلەن دوو تەوەرەیە تەوەرەیەکیان لەسەر ئەو یادەیە کە برای بەڕێز کاک دکتۆر فاروق پێشکەشیەکە و تەوەری یەکەمیش بەندە بوو. من وەک عادەتی خۆم هەمیشە کە لەسەر مۆزوع ئێگەبێ سەر دەکەم سەرد گێڕانەوە یەکەم و تەواو ئیتر یعنی ئەوە ناڵێم بەڵێ ڕێی خۆمی تایە لە گێڕانەوەکە ڕێی خۆمی تایە و مەسەلەن لایەنگیری خۆمی تایە بەڵام بەس سەر دەکەم ئەوە ئیتر گوێگر و خوێنەرە ئەزانێ ئەڵێم چی ئێنبێ من سەردی بۆەکەم. چکە ئێمە مۆزوعی کۆمەڵی ئیسلامی جاران و کۆمەڵی دادگەری ئێستا بابەتێکە زۆر توێژینەوەی لەسەرکاوە زۆر شتی لەسەر وتراوە زۆر شتی لەسەر ئەوترێ لەبەرە من وەکەوەی کە کادرێکی ئەو حیزبەم و پێشتریش لە مەکتەبی ڕێخستنی پێشوا بووم بەس سەردیەکەم جوال لێرەشەوە مەسەرەن کاتبێکی ئەمریکی هەیە کاتبێکی گەبجاڕە پێڵن باوکی ئەدەبی ئەمریکی مارک توین قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەگەر مردوەکان زیندوو بوونایەتەوە قسەی خۆیان کردای ئێستا مێژوو کۆمەڵێک درۆ دەلەسەر بوو ینی کە هەندێک کەس ئێستا شت ئەڵێ کە خەڵک نەماوە ئەڵێ ئاوا بوو ئێمە خۆمان لەناو حەدەث و واقیعەکە بووین و کۆمەڵە شت هەیە ئێستا ئەمانەوەی بڵین ئەگەر فرسەت هەبێت لە پێشاڵین بۆچی کۆمەڵ ئیسلامی بۆ کۆمەڵ ئەو یەکبوون هەبوو بۆ کۆمەڵ بۆ زرورە بۆ کۆمەڵ بەڵێ ئێمە ئەبێ بڵین ئەو کاتە کاری ئیسلامی و یەکبوون لە چ دۆخێکا بوو ئێمە یەکسەر ناوی ئەنین زۆر بوێرانە ناوێنین ئینقاذی سەحوە کۆمەڵ بوونی کۆمەڵ ناوەنین ئینقاذی سەحوە ڕزگارکردنی ئەو سەحوە لەو کەس لە کەسیە لەو بەلا ڕێدابردنە لەو کەس کە نامەی کەسی نەخوێندەوە کەس حسابی بۆ ئەوی دیکە نەکرد حسابی زۆری نەبوو حسابی کەمینە یعنی وەسعێکی ئیستیبداد هەبوو لەنا ئەو حیزبە تازەش پێمان نابوو کۆنگرەی گیرا بوو زۆر شت بەلا ڕێدا برابوو ئەو کاتە ئەوەی کە بوێر بوو گوێرانە مەسەلەن سەحوەکەی ئینقاذ کرد بۆ تاریخ ئەم جەمعە بوو کە ناوی کۆمەڵی ئیسلامیە ئەگینە ئەو بڵین ڕۆشتێ ئەیکرد زۆر بەرەو هەڵگێرتریە برد ینی ئەو مشتە خەڵکەش نەمایەوە بە تەحەداشو ئەڵێم و دۆکۆمێنتیشت پێڵێم کە وەزع چی بوو ئەو کاتە هەندێک کەسیش هەیە ناوی کەی دەێنێن با بگەڕێنەوە بۆ ئەو ئانوساتە کە کۆمەڵ و بڕیاریتا و ئەوە چەندخانە مێژووی کرد باسێکی کۆنگرێت هەیەوەڵە بکەم نەتیجەکەی قوبوڵ نەکردنی و چی ئەمە زۆری ئەوێت ئەوانە ئێشتا الحەمدە خەڵکێکی زۆر ماوە ئاگای لە نەتیجەی کۆنگرەی تەوێڵەیە بەڵام
نەکار قوبوڵ نەکرا بەڵکو ویستیان لە باریشی بەرن بەڵێ بۆ ئیعلانی کۆمەڵ و بۆ ئینقازی ئەم کە من هەموو دارێڵێم ئینقاز خەڵک زۆر بەو کەلیمەیە ئێنەوێ من بەڕاستی ئەڵێم ئینقاز بوو ڕزگارکردنی ئەو سەحوەیە بوو لەو کەس لە کەسیە ئان و ساتەکەیت پێڵم کۆمەڵ یانی سەردەمی یەک بوون کۆمەڵێک خەڵک یانی حیزب خۆیە خواردەوە خەریب بوو بەرەو شتێکی زۆر خراپ ئەڕۆی یانی هەر دەستە و دەستە خەریب و مەکتەباسکەرێکی بۆ خۆی دروستە کرد کاکە فەلاقەخانە هەبوو ئەو کاتە فەلاقەخانە بوو کوڕی خەڵکیان فەلاقە کرد مەسەلەن گومرگدانان و نەدام چی و کۆمەڵە شت هەبوو کە بە پرانسیپی حیزبی ئیسلامی لێ خوارد ئەگەر بێت و ئەو کۆمەڵە خەمخۆرە بسمیلایان لەو کارە نەکردایە ئێستا کاشتێک نەبوو ناوی کاری ئیسلامی بێت یعنی بنەتۆکەشی نەما بووە ئەو کاتی کە کۆمەڵی ئەعلان کرا بەڕاستی کاتێکی زۆر حەساس بوو موامەرات و چاو زیدکردنەوەی هەموو ئەم لاولەمان لەسەر بوو بەڵام نەشەکرا ئەو هەنگاوە نەنیت بۆ کاری ئیسلامیەکە ئەیتۆ بۆ کاری ئیسلامی ئەوە بوو کە بڕیاری کۆمەڵی پێدایی ناخۆ و خەڵکە لە خۆی و یعنی ژیری لە دەست ناوە کە لە خۆی بە ئیشێکی ئاوا بڕیار بدا یعنی ئیجبار بوویت ئەوایە ئەو سەحوەیە ڕزگار کەیت یعنی مجازفەیەکی گەورە بوو الحەمدوللا نەتیجەیەکی زۆر باشیشی هەبوو ئەو بکە بیندا بەڵێ کاکەوە باز لە کادران و ئەندامانی دڵسۆزی ئەم حیزبە بکەین کە هەر لە سەرەتای دروستبوونی و تاوەکو ئێستا بێماندووبوون بەو هەموو هەوراز و شێوە بە شەیدکردنی ئەندامانی بە دەستگیرکردنی سەرۆکەکەی زۆر شتی دیکاتە پێشەوە بۆی کۆتایی بەم حیزبە بێنێ بەڵام بە گەورەی بە تۆکمەی مایەوە بەڵێ آخر ئەوە ئەسڵی ئیشەکەی ئێمە الحەمدوللا ئەوەیە بەڵێ بەو پێیەی کە بڵێن یەکبوون دوو حیزب بوون ئێمە دوو حیزب بووین بە یەکبوونی ئیسلامی هەردوو لامان زۆرینەی ڕێخستنەکان لەگەڵ ئەم تەوەجوها بوو کە ئێستا کۆمەڵ ئیداری کۆمەڵ و ئەم حیزب ئاکات بوونی ڕێخستنێکی تۆکمە و هەروە بوونی مەکتەباسکەرێکی ئەو کاتی کە هەر لەگەڵ ئەم تەوەجوهی ئێمە و ئەم تەوەجوهی کۆمەڵی ئیسلامی بوو ئەوە وای کرد مەبدەئی بوونی خەڵکەکەمان کە ئەو هەموو هەوراز و نشی و ئەزێددان و ئاوارەی و شەهید بوون و ئینە چۆکی پێدا نەدا یعنی ئەوەی بەسەر کۆمەڵ هاتووە بەسەر هەر حیزبێکی کابێت ڕاستە بەسەر هەر حیزبێکی کابێ بنەتۆکەشی نامێنێتەوە بۆ نمونە لە مدەی ئەوە لە ئیعلانی کۆمەڵات تحدیاتی ئەملا ئەولا ئین بێت تەنانەت شەوانە هاتنە سەر بارگاکانمان ئێمە هەر زۆر ئاسایی بوو بۆ لەبەرەوەی ئێمە شعاری زەلیلبوون بەرامبەر موسڵمان و ئیلمان هەڵگرتووە بەڕاستی ئەوەی بەسەر کۆمەڵەها بەسەر هەر حیزبێکی دیکا بەهاتایە بنەتۆی ناماوە ئارزم کردی لە یەک ڕۆژە خەسفکردنی هەموو بارگاکانی کۆمەڵ باشە بارگاکانی کۆمەڵ 50 شەهید هەیە 100 برینارت هەیە ئاوارە ئەبیت بێپارەیت بین بێ مەوای بێ هەموو شتێکی بێ پشتیوانی تەنها خوا هەیە پشتیوانی وەزعەکەیتەوە کات هێز و چەکیش داتە ماڵێ لە هاوکات سەیری ئەم ئینەکە هاوکات ئەمە بۆچی ئەمە قوبوڵەکەی کە منتیقە چۆڵکەی بۆی ئەو منتیقە ئەو شوێنە ئەو نیکە سوتماگ نەبێ ینی ئەمەش تەصحیح و خەڵکە دوای چۆن خەڵکیکە بڕیایی کەیتدا ئێمە دوای بەر بەڵام ئەو منتیقە ئەوە سوتماک و ئەوە ناڕەحەتی نەچێژن بەدەستمانەوە منتیقە چۆڵەکەیت زائیدەن 700 بۆ 750 کادیرت لە یەک هەفتە ئاگیرێ ئەمە بڕیاری دوا فاتحە بۆ تۆ داخراوە ئەگەر ڕێخستێکی تۆکمە و ئەو خەڵکە دڵسۆز و ئەو هەوادارە دڵسۆز و ئەو جەماوەرە ئیسلام خوازن نەبێ کۆمەڵ کێ ئاوا بمێنێتەوە ئەو نیەتە پاکە و ئەو دوعای خوشکی سەر بەش بەسەر ئەی چێش دیەوە ئێمە لە حادثەکان ناوین ئەزانین چیمان بەسەراتوە ئێستا مەسەن کە بیری لەکەم وەکو فیلمێکی سینەمای بێنە بەرچاو خۆی ئینسان گریانیەت ئینسان ئەزانێت چی بەسەر هاتووە ئەزانی ئێستا بڕۆ هەتاوەکو هەتا ئەمە خیرانەیش مەسەرەن بەخوا نەمانتوانین بچینە مەسەن ئەو منتیقانە هەم دڵت بڕواینە یا هەم وەسعێکی کە بوو ڕاستە زۆر باشە ئایا کادر و ئەندامانی کۆمەڵ لەگەڵ ئەو قۆناغە جیاوازانی کە کۆمەڵ پێیدا تێپەڕیوە توانی وێتی خزمەتی جیاواز بکەوە خۆی لەگەڵ قۆناغانە بگونجێنێ و بمانەوێت نەمانەوێت سەردەمی کاری نوێ جیاوازە لەو سەردەمی کە پێشتر کۆمەڵی تێدا دروست بوو ئێمە ڕێلێگیرا بووین کە ئاوا پەلبهاوین لە شارەکانە بەڵام واقعەک هاتە پێشەوە الحەمدوللا مثلا ئەگەر بڵێن ئێمە مثلا گەزە زەمینێکمان بەدەست و ئێستا الحەمدوللا
لە هەورامانەوە هەتا زاخۆوە تاوەکو کفری و ئێمە مقڕات و ئینی خۆمانوانەیە و بارگای خۆمانەیە و کاری ڕێخستی خۆمانەکەین و کاری حیزبی خۆمانەکەین بەڵام ئێستا بۆ ئەم ئانوساتە بەو هەموو تەزیقیە خەڵگەڵێ کاکە ئێوە نەماون کاکە ئێمە لەسەر ساحە سیاسیە گەندەڵەکە نین کە وەک خەڵکی کە بینین و دەستمان لە ئینابێ ئێمە سیاسەتی خۆمانەکەین ئێمە ئەم ڕەوتە ئەم شێوازە کارە ئەەکەین نەک مەسەن نەوتمان بەدەستەوەیە نە نادامشتیمان بەدەستەوەیە نە ئیداری ئەم وڵاتەمان بەدەستەوەیە نە مەرزەکانمان بەدەستەوەیە نە هاوپەیمانی ئەم لاولامان بەدەستەوەیە ئێمە حیزبێکی هەڵقوڵاوی خۆماڵی ناو میلەتی خۆمانین حیزبێکی ئیسلامی هەڵقوڵاوی ناو میلەتی خۆمانین دەستمان لە هەندێشتان نییە بۆیە خەڵک مەسەن هەیە جاری وای هەڵناکات لەگەڵمان هەڵە کاکە ئەی ئێمە ئەی بەشی من ئەی ئەوەی ئێمە نەمانێشتووە دەستمان بکەوێتە ژێرباری ئەو شتانەوە ئەمەش بەڕاستی هەر ئازایەتی و قیادە نیە ئەمە خۆگری و پەرێزپاکی ئەو قەواعیدەیە کە قبوڵیە کادەما بۆ ئەوەی دەستی نەکەوێتە ژێرباری هیچ شتێکەوە یعنی لە سەردەمی ئێستادا و ساڵانی ڕابردوو بە جۆرە جۆرەکان لەوانەیە ئەندامێکی یان لە هەنگێکی کۆمەڵی دادگەری ڕخنەیەکیە بوو بێت یان بە جۆرە جۆرەکان عادز بوو بێت بە هەر هۆکارێک بێت چی بکرێت بۆی کە ئاش بکرێتەوە لەگەڵم حیزبەداوە دووبارە باوەش بم حیزبەیە بکات و لەگەڵ ئەم حیزبەیە بێت بەڵێ ڕاستە فەرمی ئێمە بەڕاستی ئەگەر هەیە ڕۆشتووە کاکە هەیە ڕۆشتووە بێ هەیە زیز بووە و شێوە کارەکەی پێ پەسەند نەبووە بەڵام هەیە هەر خۆی ڕۆشتووە مەسەرەن بە کوردی یاڵی دەستی بە ئیشێکات چووە یاخود مەسەرەن تەماعێک وای لێ کردووە ڕۆشتۆتە دەرەوە و یا مەسەرەن شتێکی لەسەر فەرز کراوە نایەوێت مل بدا مەسەڵەن ئێمە کۆمەڵی خەڵکمان چۆتە دەرەوە لەم حیزبە لەبەرەوەی مەسەرەن حقوقێکی لەسەرە حقوقێکی مادی لەسەرە پێی بدرێ بیدا بە حیزب مثل یا ئەندام پەرلەمان بۆ یا مستەفیدێکی ئەو حکومەتە بووە نایدات تووشی تەماعێ بووە تووشی لادانێک بووە ڕۆشتۆ لەبەرەوەی بڕیاری خۆی دا کاکە من ناتوانم ئەوە بدەم بەڵام خەڵکی کشمانێ ئەندامە ملاحەزەی لەسەر شێوەکارمان هەیە یا مەسەلەن زیز کراوە لەسەرەوەی ئیشێکی پێنەسپێراوە یا مەسەلەن ڕێیەکی هەبووە ڕێەکەی پەسەند نەکراوە ئەوە نەک هەر ئەوە ئێمەش ئەوین ئەوە ئێمە حسابی زیزووی بۆ ناکەین حسابی ئەوی بۆکەین هەمان کوڕەکەی جاران و ئێستا مەسەلەن مەجالێک نییە یا بوارێک نییە بۆ کاری ئەو ئەینا ئێمە ئەوە حسابی زیزووی لەگەڵا ناکەین ئەوی حسابی زیزبوون لەگەڵ ئێمە ناکە و بە عملیش بینیمانە کەمترین شتمان بەسەرهات ڕۆژی پشتێنەی ئەمنی کە دروست کرا لە دەوری پەیامە خەڵگە بوو 9 ساڵ بوو 9 ساڵ بوو ناتوو بە دەوری مقڕێکە لەوێ ئامادەی هەبوو ئێمە خەڵکی ئێمە ئاوهایە خەڵکی ئێمە وەکو کابراڵێ خەڵکی ئێمە گانیە کە برسی بوو ئینتیزاری قەساب کاسەری بڵێ خەڵکی ئێمە شێرە هەتا برسی بێ و هەتا زیاتر زدەقی گرێ باشتر پەلامارەدا کاکەوە ئەمڕۆم دیدارە بەڕێوەچە لە شاری سلێمانی بە ناوی دیداری هیوا و خزمەت 25 ساڵیانی هیوا و خزمەت هەنگاوێک نییە بۆ ئینشاءالله ئاوا وردە و دەوانەی کە عادز بوون زیز بوون ئاش بکرێنەوە لەم جۆرە دیدارانەدا نەک هەنگاوێکە بۆەوە هەنگاوێکە بۆ وەرچەرخانی و وەرچەرخانێکی نوێتر و شێوازەکارێکی نوێتر مناڵێم ئەبواە پێشتر یانی ساڵی پێشوو ئەممان کرد بەڵام ئێستا چارەکە سەدەیەکیش بۆ تاریخی حیزبەکە نەک ئێمە تاریخی حیزبی ئەمە چارەکە سەدەیە نییە ئێمە درێژکراوەی سەرەتا هەشتاکانە حیزبی ئەمە ڕاستە ئەگەر نەڵێم کۆتایی هەفتاکان سەرەتا هەشتاکانە ئەم ڕۆتی ئێمە ئەم شێوازەکاری ئێمە بەڵام ئەمڕۆ الحەمدە جەماوەرێکی باش ئامادە بێ و خەڵکێکیش هەیە کە مەسەلەن ئەو چاوەڕوانەی هەیە کە حیزب جارێتی نوێبوونەوە و قەڵەمبازی باشتر بدات کاکاوە بگومان هەر حیزبێک پەیڕۆ و پرۆگرامێکی هەیە کە لەسەری ڕۆوە جا کتێبێکت پێیە گەرباسێک لەو کتێبە بکەی ئەو پەیڕۆ و پرۆگرامەتێک کە کۆمەڵ لەسەری ئەوە بە دیاریکراوی با ئەمەد بۆ بژیارمەوە ئەمە ناڵێم ئەمە حکایەتی زۆر ئەمە ئەسڵی کاری ئێمەیە ئەسڵی کاری ئێمە نەک حکایەتی زۆرە ئەمە نووسراوە ڕوونکردنەوەی بنەما شەرعیەکان و هێڵە گشتەکانی کۆمەڵی ئیسلامیش ئەتوانم بڵێم ئەمە مانیفێستی حیزبی ئێمەیە مانیفێستی حیزبی ئێمەیە ئەو میساقە شەرەف و ئەو میساقە گەورەیە کە لە بینی تاک بە تاکی ئەندامان و حیزبا هەیە تاک بە ئەمە هەمووی متفقە لەسەری لە ئانووساتی شانووسراوە کە مەسەلەن هەموو خیادە دراسی کردووە ڕای هەموو تاکێکی ئەوەیە و
جنای مامۆستا عەلی بەکر کۆی کردوێتەوە پاش کردوێتەوە کتێبە ئەگەر پێت بڵێم ئەمە ئەبێت لە لای هەموو ئەندامێکی کۆمەڵ هەبێت بەدەل لەوەی کە لای جەماوەرەکەش هەیە بە بڵێن پوختەکەی ئەمە هەیە 65% ئەوە هەیە تەوزیعکراوە و ئەتا ئیمتحانی تیا دراوە ئەمە میساقێکە 25 خاڵە هەن بە گوشتاوی هەندی خاڵی بۆ باسەکەم بزانە هیچ حیزبێکی سیاسی پێشتر بیری لەوە کردوێتەوە مەسەلەن دێ ئەو مەسەلەن بە گوشتاوی ئەڵێ مەسەلەن ئێمە لەم کتێباتیەتی من بەس خاڵەکەی پێڵەن تێگەشتی ڕاست و دروست لە ئیسلام خاڵیشتیاڵە پەروەردە و فێرکردنی ئەندامان لەسەر بناغی ئیمان و عەقیدەی دروست پابەندی بە شەرعەوە کارکردن و بەڕێوەبردننی لەسەر بنەمای ڕاوێژ مثلەن بەرپرسیارەتی ئەمیر و سەرۆک بەرامبەر ئەندامان و دابینکردنی مافیان خۆشەویستی و ڕێز لە نێوان ئەندامان و قیادا و قەواعید بەگشتی تەنەزول نەکردن و دانەبەزی لەسەر بنەما و ئامانجە نەگۆڕەکان ئەمانە هەمووی خاڵی جەوهەرین هەڵپەنەکردن بۆ بەرپرسیارەتی و ئەرک بێسپاردن لەلایەن کەسی هەڵپەکەرەوە پشتبەستن بەخوا لەسەر پێخۆی وەستان و پاراستنی سەربەخۆی لە هەموو ڕوویەکەوە ئەرکسپاردن بە ئەندامێک لەسەر لێوەشاوی و شایستەیی جەختکردن لەسەر هێنانەدی ئامانجی شەرعی ئامانجە شەرعیە باڵاکان و خۆپاراستن لە مەسەلە لاوێکیەکان پیادەکردنی شەریعەت بە ئەرکی سەرشانی خۆی بزانێت مثلا مەیدانی چالاکیمان کوردستانی عێراقا هاوکاری مسلمانان لە هەر کوێ بێ ئەیکەین بە ئەرکی شەرعی خۆمان کۆمەڵی خاڵە 25 خاڵە هەمووی شەرحی خۆی دراوەتێ ئەم مانیفێستە ئەم کتێبە ئەم میثاقە کە لە بینمانە هەیە هەر ئەندامێک لەسەر ئەمە لەسەر خوێندنەوەی بۆ ئەمە بکات بزانێ لەکوێ غەدری لێکراوە یا لەکوێ ئەو کەم و کوڕی هەیە ئەمە لە حیزبیکە باش بەو شێوە نەمدیوە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت چ کاردانەوەکی هەبێت کاروبارێکی ئێستا تا ڕادێک و خۆی جێبەجێ کراوە ئەوەیشی مەسەلەن جاری وایە من کەم تەرخەمی لە منەوەیە لە جێبەجێ نەکردنەوەی وا ئەزانم بار بەلای بەرامبەرەکەما کەوتو ئەینا جاری وا بووە کەم تەرخەمی لە منەوە بووە جێبەجێم نەکردووە ئەینا ئەوە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئینشاءڵڵا حیزبێکی لەسەر ڕاستە شەقامی ئیسلامی کاکاوە وەکو ئەزمموی خۆت وەکو کادیرێکی دڵسۆز وەکوی کە زۆر شتانبینیوە لەم حیزبەدا پێشنیارت چییە بۆ ئەم حیزبە چ پێداچوونەوەیەکی گرنگ هەیە بیکە بۆ خودی خۆی بۆ کۆمەلگاکەی بۆی کە هەڵوێستی جددی هەبێت لەسەر هەر پرسێ لەسەر هەر شتێکە وەڵام بۆ کۆمەلگا من زۆر ئەخوازم کە حیزبی من ئەو خوێنە تازانەی دێنە پێشەوە دەوریان باتێ ئەوانەی کە تەمەنێکیان کردووە تەمەنێکی زۆر ئەزممویان لێوەربگرێ و ینی چاودێر بن و ئەزوندار بن بۆ کۆمەڵ خەڵکی کە بێتە پێشەوە خەڵکی خوێنی تازە بێتە پێشەوە خەڵکی بەگوڕتر بێتە پێشەوە خەڵک پەروەردەکەین لەسەر ڕاستە شەقامی ئیسلام خەڵک بۆ خۆمان پەروەردە نەکەین ئەلحەمدوللا کۆمەڵ ئەو حیزبەیەکە تا ئێستا ئەوەکات باشە زۆر جار سستی و لاوازی ئەبێنرێ بە هیوای ئەبێنرێ کاتێک سەری بارودۆخە کاکێ ڕەنگە ئەندامێک کادرێک بەرەو ساردبوونەوە بڕوە ئێوە پێشنیارتان چێ بۆ ئەمەیان لە حیزبایەتە نەک حیزبی من هەموو ئەحزابی کوردی و ئەحزابی ئیسلامی ئەو مەدوو جەزرە هەیە ئەمە هەیە با چاک بزانێ من شتێکی سەیر و خۆشت پێڵێم ینی خۆشی نییە لێرە باسی بکەم ئێمە کاتی خۆی نەکسێکمان بەسەر هات نەکسێکی زۆر ناڕەحەت و ماڵ وێران کرد بوو شەڕێکی لابەلایی بە کاری ئیسلامی فرۆشتا و بەو جەمعە فرۆشتا چوینە ئەو چوینە شاخ باشە لە کۆتایەکانی نەوسەیە ئەگەر وابێ بێ و حیزبە ساحەبی 15,000 کەس بوو 15,000 کەس بێتە شاخ بڕوا بکە لە مەرحەلەی یەکەمە مانگی یەکەم لە 30 کەس بۆ 40 کەس ناترازین ئەبێ بڵین کاکە ئەو خەڵکە هەمووی تۆرایترین بێ ئەو خەڵکە فرسەتی دەست نەکەوت ئێستش ئەو خەڵکی کە مەسەلەن نایەت و یا مەسەلەن نایەت دەستبات ژێت باری ئەو حیزب بۆ مەسەلەن حیزبمان لەگەڵا ڕاستکاتەوە مانای ئەوە نییە کە دڵی بە ئێمەوە نییە فرسەتێکی بۆ نەسازاوە فرسەتێکی بۆ نەسازاوە ئەمجا مەدوو جەزری حیزبیش کاکە ئەوە هەر هەیە ینی بڵێ من هەموو شتێک بە دڵی من بێ هەموو شتێک ئەوە بێ تەسەوری من بێ هەموو شتێکی من پەسەند بکرێ نەوان نییە حیزبایەتی ئەوەیان نییە حیزبایەتی مەسەلەن یەکتری قبولکردنە هەردوو لایش یەک قسەیەکە با بزانین بۆ خزمەتی ئەسڵی کارەکەیە بەڵامی تر کێژیرانێک مەسئلە بێت لە بینی من و تۆ لە بینی من و کاکەیە لەسەر ڕاجیاییە نەک لەسەر ئەسڵی ئیشەکە ئینا ئەسڵی ئیشەکە ئەوەیە ئەسڵی ئیشەکە ئەو بنەماگشتیانەیە هەموو متفقین لەسەری ئێمە خەتەر ئەوەیە لەسەر ئەمە متفق نەبین لەسەر خەتەری ئێمە ئەوەیە تۆراین ئالەوە بتۆرین
زیز بووین دەمە زیز بین ئەگینا من لەسەرەوەی بەیانی ئیشم نادەنێ حیزب بە هەر زیز بم بەیانی یەمەوە چکات دڵم بەمەوەیە ئەمە هەیە کۆم کاتۆ جاری کە بمێنێتەوە بەڵام ئەگەر هەر کاتی لەگەڵ ئەمە زیز بووم خەتەرەکە علی وایە ئێمە شک نابوو کەسێکە بێ لەسەر ئەم 25 خاڵە زیز بوو بێ لە حیزب مادەم یان هێشتا هەری ئێمە و ئێمە شەری ئەوین جان باس لەوە بکەین ئەم دیداری ئەم ڕۆژ بەڕێوە ئەچێت چۆن هەڵێ سەنگێنی کاکاوەکو شەڵا شتێکی زۆر باش و نەوعیە بێ شتێکە بێت مەسەلەن گوڕێکی زیاتر بە کاروانەکە داتەوە و ئەوایە زووتریش ئەم دیدارانە هەبوایە مێدمان وەکو ڕۆژنامەنووسێکیش میدیای کۆمەڵی دادگەری چۆن نەبینیت چی بکرێت بۆی بەرەو پێشەوە بچێت وەکو هەنگاوێک حیزب نیەتی هەیە خۆی نوێ بکاتەوە پێی من خۆم ڕاگەیانکار بووم و کاتی خۆشی بەرپرسی سەحەفە و نەشر بووم لە ئیعلانی کۆمەڵە ئێمە تاقە معاناتێکە هەمان بێ ئەو بێئیمکانیەتی و کەم دەستیە ئەگینا ڕاگەیانکاری ئێمە جوندی مەسوولن ئەی من بە زۆر جار بە خەڵکم وتوتم وەڵا کاکە کە باسی مالی بەشەکەی خۆم بۆ کرد کاکە ئەوە مالیەکەمانەوە ئەوە جەریدە بە ئەو نەدەرەکەین و ئەو یعنی کابرا یان یا گاڵتی پیات و یا زانیوە ڕاستی لەگەڵا ناڵێم وڵا کاکە ئێمە ئاوا ئیشەکەین وڵا کاک وتی وڵا کاکە ئێوە ڕۆحانین کاکە چۆن نتوانین ئیشی وای بکەن وڵا کاکە بڵێن چی ئێمە هەروە ئیشەکەین ئێمە هەروە وا فێرکراوین لەبەرەوەی سێ ڕاگەیاندکاری ئێستا مەسەلەن ئەو بۆ ئیمکانیەتە متەواضعانەوە الحەمدلله ئەگەر بێت و ئیمکانیەت وەکو خەڵک وەکو ئەم لاولا هائیل بخرێتە بەدەستیان شتی زۆر گەورەترێ بێت پێکمان لە کۆتاییە چ پامەکەت هەیە وڵای من ئەڵێم ئێمە با یەک شتی خەڵکێگەیە هەموو جارێڵێ کاکە تەفرەقەتان کرد کاکە ئەوەتان کرد کاک ئەمە لە خەیاڵدانی خۆی و ئەم شتاناڵێ کاکە ئێمە وحدەتمان دروست کرد وحدەتی موسڵمانانمان دروست کرد باوەڕتان بێت ئەمە شتێکی تاریخیە گێڕمەوە حەوت ڕەوت ئیشیە کرد لەناو هەناوی یەکبوونی ئیسلامیە ڕاستە دراسات هەبوو دراسات خەتی ئیسلاح هەبوو حەماس هەبوو تەوحید هەبوو ئەوانی بەردوناز و هانەحمە و ئەوانە مەسەلەن جوند هەبوو چی هەبوو ئەنسار هەبوو تەوەجوهێکە بوو لە هێزی دوی سۆران کێ هەبوو کاکە ئێمە ئەم هەموو تەوەجوها بسمیلامان کرد و ئەسڵ و نوخبە و خەڵکە کرۆکەکەی ناو ئەو کاری ئیسلامیان هێنا دەرەوە ناومان ناو کۆمەڵی ئیسلامی لە کوردستانی عێراق ئەو کاتە ئێمە شەنازی ئینقازمان پێبڕا ئەی باشە بۆ نمونە هەندێک کەس گلەیەکاڵێ ئەرێ کاکە بە ئێوەتان نەکردایە بە ئەو وحدەتە بمایەتەوە کاکە وحدەتی چی بمێنێتەوە با وا ئێمە کردمان ئەی دوای ئێمە ئەدای چەند کەسی ناڕادی کە دروست بوو ئەگەر ئەو خەڵکە کەس لە خەتی شەرعی خەتی ئەسڵی شەرع ڕاناکات ئێمە خەتی ئەسڵی شەرع خەریبوونە ئەماوە بچڕا هاوارمان لێ بەرز بوو و ئینقازمان کرد ئەوە بۆیە لە کۆتایی بەرنامەکان وتم بۆی خەڵک بیری نەچێ ئێمە سەحوەمان ئینقاز کردووە و دۆکۆمنتیشانەوێت شتی زۆر گەورە هەیە باسیکەین ڕێکاکە بیرم چوشتە با لە پێشەکی باسمان کرد تەنووسی خۆت چۆنە قەرار بۆ هەفتەی پێشوو وڵایی من ئەمە بەداگەدار بێت وێنەکانم بۆ ناردەوەی وێنەکانم بۆ ناردوو زۆر ناڕەحەت بووم زۆر باش ئێستا باشن لەخوا بەزیێ خۆم پارێزم و خەفەتم نەدەنێ باشم هاوڕەکانە بیست و مەڵێت شەوری و ژینی زۆرە خۆی کاکە زۆر خۆپارێزم یاخوا تەندروست باش بی ئینشاءڵڵا بەشە ساغ بێ سەلام دی زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ تا بەڕێز کاکەوە پێنجوێنی ڕۆژنامەنووس و کادری کۆمەڵی دادگەری یاخوا بەخێر زۆر سپاس دەکەم و ئومێد دەکەم ئەم کتێبە لە هەموو ماڵێکی کۆمەڵی ئیسلامی ببینم ئینشاءڵڵا ئەم مانیفێستە ئەم بنەماگەشتانە لە هەموو لای هەموو کادریی کۆمەڵ بینم و لای هەموو هەواداریی کۆمەڵ بینم ئینشاءڵڵا یاخوا بەخێر بێ سەر چاومان